خەڵک لەکوێ هەبێ بیر و باوەڕی هەیە، زمانی هەیە، ئەفسانەشی هەیە. دایکی هەموو ئەفسانەکان لە مێژووی مرۆڤایەتیە ئەفسانەی کوردیە کە ئەفسانەکانی زاگرۆس تۆرۆس. ئەفسانە یەکەمین سیستەمی زێهنی مرۆڤە. لەم سەردەمەی ئێمە ئەو وشەیە خێنە بەردەم کە ئەمە چیرۆشێکی خەیاڵیە. ئەفسانە خۆی زادەی ژینگەیە. ئەفسانە لە هەڵبین پێناسی بکەین بریتیە لە بیر و باوەڕی کۆمەڵە خەڵک لە سەردەمێکی مێژووی دیاریکراوە و بۆ چوونیان لەبارەی دروستبوونی دنیا و پیابوونی مرۆڤ و زینەوەرەکان و ئاژەڵەکان و بەسەرهاتەکانی کە بەسەر ئەوانەدا هاتووە. زۆربەی زۆریان باس لە پێشە لە بوونی خاوەندەکانەکەن کە خاوەندەکان هاتون ئاسمانیان دروست کردو لە پێشە، ئەمجا زەویان دروست کردو، ئەمجا ئاو، ئەمجا بوونەوەرەکانەکە یەک بە دوای یەکە و هەر زۆریشان باس لەو ملانەیەکەن کە لە نێوان خاوەندەکانە دروست بووە وەس بەسەرکەوتنیەکیان تەواو بووە. ئەمە ڕنگدانەوەی سروشتی ژیانی مرۆڤە و سروشتی هێزە لە کەونە لە بوونە، چونکە هێزەکان دائما لە ملانەیان ئەبەیەکیان بەسەرێکیان ئاسەرکەوێ ئەبەیەکێکیان ئەو سیستەمە پسەپێنێ کە بەڕاستی ئەزانێ. لەبەرەوە زۆربەی زۆری ئەفسانە کۆنەکان باسی ئەو ملانەی نێوان خاوەندەکانەکەن کە خۆیان خوڵقێنەریشی بوون. ڕێساکە ئەوەیە خەڵک لەکوێ هەبێ بیر و باوەڕی هەیە، زمانی هەیە، ئەفسانەشی هەیە. کۆنتترین شوێن کە مرۆڤ تیا ژیاوێت تیا حەوا بێتەوە تایسێکی لە شوێنە هەرە کۆنەکان کوردستان یەکێ لە سنتەرە هەرە کۆنەکانە لێرەشەوە بۆ شوێنی بڵاوبوونەتەوە. بۆ نمونە شارستانی مێسۆپۆتامیا کە باسی سۆمەر و ئەوانە ئەکەین، خەڵکەکەی لێرەوە ڕۆشتون بۆ ئەوێ. لەبەرەوە ئەو ئەفسانەی کە لەوێ ئەبینی بە پێگەیشتووی ڕیشەکەی و پایابوونەکەی و بناغەکەی لێرە هەبووە. ئێستا لێکۆڵینەوە هەیە کە ئەفسانە یۆنانیەکان ڕیشەیان گاتەوە بۆ ئەفسانە خوریەکان کە لە ڕێی هیتەکانەوە پێگەیشتون، لێکچوونان دۆزیوەتەوە بە هەمان شێوە کە لە لێرەوێ هەیە لێرە هەیە کە ئەمان کۆنترە لە زاگرۆس و لە تۆرۆسا ژیاون. لەبەرەوە خەڵک لەکوێ بوو بێ کۆنتر لێو ئەفسانەکە هەبووە و لێو دواتر چۆ بۆ شوێنی تر و هەموو هینە شوێنەوارەکانیش کۆنە ناسیەکانش ئاماژە بۆ ئەوکەن کە لانکەی کەرە کۆنی مرۆڤ تا ئێستا کە هەبێت یەکێک لە سنتەرە هەرە سەرەکیەکان چیاکانی زاگرۆس بووە. ئەفسانەی کوردی وەکو ئەفسانەی هەموو گەلانی دێرین خاوەنی بەرهەمی بیری خەیاڵی مرۆڤە. ئەفسانەی کوردی ئەتوانین بڵێن دایکانە یان مەڵبەندی یەکەمین ئەفسانەی لە مێژووی مرۆڤایەتیە ئەو ئەفسانەیە کە لە زنجەرچیەکانی زاگرۆس تۆرۆسا بەرهەماتووە کە بووە بە بنەمای هەموو ئەفسانەی گەلانی دنیا و ناوچەک. ئەفسانە بۆ خۆی وەکو بەرهەمگەلێکی ئەدەبی لە مێژووی مرۆڤایەتیە ئەفسانە بەرهەمی ئەشکەوتە وەتە لە قۆناغێکەمە لە ئەشکەوت بەرهەماتەوە. کاتی دروستبوونەکەشی مێژوەکەی هێچگار دیرینە ناتوانرێت بە تەواوەتی کات دیاریکرێت، بەڵام ئەوە ناتوانرێت شوێنەکەی دیاریکرێت کە زنجەرچیەکانی زاگرۆس تۆرۆسا کە کاتە میزۆپۆتامیای باکوور کە کوردستانی کوردان. دایکی هەموو ئەفسانەکان لە مێژووی مرۆڤایەتیە ئەفسانەی کوردیە کە ئەفسانەکانی زاگرۆس تۆرۆس. کۆنتترین ئامێر یا شوێنەواری دروستکراوی دەستی مرۆڤ دۆزرابێتەوە لای فایدە دۆزراوەتەوە ئەگەر تۆ بۆ 9 ملیۆن ساڵ پێش دەستا 9 ملیۆن ساڵ پێش ئێستا خەڵک لێرە هەبووە، بەڵام لە چاڵوانیان ژیاوە ڕاوی کردووە شتی چینیوەتەوە. ناتوانین بڵێن شارستانیە، بەڵێ فەرهەنگێکە نازانین چ زمانە قسەیان کردووە، زمانەکان چەندە پێشکەوتووە نازانین، بەڵام لە 200,000 ساڵی پێشزایینا ئیترمان هەیە ئامێری دروست کردووە لە پێکەوە کۆبوونەوە پێکەوە پلەنەندانەوە پێکەوە ڕاویان کردووە پێکەوە خواردنەکەیان بەش کردووە. ئەوانە زمان لە نێوانیانە هەبووە، بێگومان بیر و باوەڕێکی لەلایەن هەبووە، باوەڕم بە شتێک هەبووە. ئەبێ ئەفسانەیەکی شەو بێ بیر و باوەڕێکە هەبوو یعنی ئەفسانەشت هەیە.
تەسەورێکت هەیە بۆ ژیان و بۆ کەون و کائینات. لەبارەی ئەفسانەوە دەتوانین بەو جۆرە پێناسەیەکی کورت و پوختی ئەفسانە بکەین کە ئەفسانە یەکەمین سیستەمی زێهنی مرۆڤە کە سەرپێ دەکەوێت و ئەفسانە بۆ خۆی پێکهاتەی ئەفسانەی هەر میلەت و کۆمەڵگەیەک بریتە لەو چیرۆکە نەریتیە کۆنانەی کە گزارش لە ڕەهەندی مادی و معنەوی هەر کۆمەڵگە و نەتەوەیەک دەکەن و ئەفسانە هاوشێوەی سێ تخمەکەی دیکەیان سێ زمانەکەی دیکەی بەیانکردنی حەقیقەت ئەویش زمانێکە بۆ بەیانکردنی حەقیقەت کە دەستپێک ئەفسانەمانەیە و لە هەناوی ئەفسانەوە قۆناغی دەرکەوتنی ئاینەکانمانەیە لە قۆناغی دواتردا لە هەناوی ئەفسانە و ئاینەکانەوە قۆناغی دەرکەوتنی فەلسەفەمانەیە و لە هەناوی ئەمسیانەشەوە قۆناغی لەدایکبوونی زانستمانەیە و بۆ خۆی ئەفسانە لە ناو خۆیدا چکە وەکووتمان دەستپێکی دەرکەوتنی یەکەمین سیستەمی زێهنی کۆمەڵگەی مرۆڤایەتیە لە هەناوی خۆیدایان لە فەلسەفەی خۆیدا هەڵگری هەر سێ توخمەکەی دیکەشەواتە لە ناو ئەفسانەدا ئێمە بەر توخمی ئاین دەکەوین و لە هەمان کاتا بەر توخمی فکری فەلسەفی دەکەوین و لە هەمان کاتا بەر توخمی زانستیش دەکەوین گوێرەی ئەو بنکۆڵکاریانەی کە کراوە بۆ قۆناغی دەرکەوتنی ئەفسانە دەتوانین زۆر بە سادەیی بڵێن کە بەشێکی زۆر لە لێکۆڵەران و ئەوانەی کە سەرکاریان لەگەڵ ئەم کایە هەیە هاوڕایەکی زۆر بەرفراوان لە وبارەوە هەیە کە دەرکەوتنی ئەفسانە دەگەڕێتەوە بۆ زنجیرە چیاکانی زاگرۆس و لێرەوە سیستەمی دروستبوونی یەکەمین زیهنی مرۆڤ سەرپێ دەکەوێت و لە هەناوی خۆیدا ئەفسانە هەڵگری دوو توخمی دیکەشە توخمی یەکەم لە هەناوی ئەفسانەدا توخمی ئەنیمیزمیە واتە ڕۆحگەرایی واتە دیدگایەکی بەو جۆرە هەبووە کە ئەوەی لە ناو سروشت و تەبیعەتە یەک پارچە زیندووە و کاتێکی ئێمە لەم ڕۆژدا چاو لە پانتایەکی زۆر لەو ئەفسانە کوردیانە دەکەین لە جوگرافیا جیاوازەکانی ناو خودی کوردستان بۆ خۆی زەحمەتی لەوەدا نابینین کە تێبگەین ئەو ئەفسانانە پانتایەکی زۆریان گرێدراوی فەلسەفەی ژینگە پارێزین لە ڕاستیدا و دووبارە لە هەناوی قۆناغی ئەفسانەدا ئەمە توخمێکی دیکەمانەیە لە تەنیشت توخمی ئەنیمیزمیەوە ئەویش توخمی تەوتەمە. ئەفسانە ئەو چیرۆکە خەیاڵیانن کە بۆ سەردەمی ئێمە خەیاڵیان بەڵام لە کاتی دروستبوونیە هەڵبەتە لە سیاق و کۆنتێکستی سەردەمی خۆیان جێگەی بۆتەوە و باوەڕی پێکراوە لەبەرەوەی تێڕوانینێکی یا تێڕوانینی ئەو کاتە بۆ ئەو چیرۆکانە زۆر لۆجیکین زۆر منتیقین ینی زۆر بە ئاسانی باوەڕ پێکراوە بێ بۆیە لەم سەردەمەی ئێمە ئەو وشەیە خێنە بەردەم کە ئەمە چیرۆشێکی خەیاڵیە بۆ ئەم سەردەمەی ئێمە خەیاڵیە. ئەگەر باسی ئەفسانەکانی ناوچەی میزۆپۆتامیا بکەین دوو نمونە هێنینەوە کە ئەمانە وابەستەی ڕاستەوخۆی هەموو پێکاتە ژینگەیەکانن کە ئێستا دەرەنجامەکانیان نەبین. هەمان ئەو دەرەنجامانەی کە لەو ئەفسانانەی میزۆپۆتامیا واتە وڵاتی نێوان دوو ڕووبارە دروست بوون هەموو ئەو دەرەنجامانەی کە ئەوان باسییان لێ کردووە ئێستاش هەمان دەرئەنجاممان هەیە و هەموو هۆکارەکانیشی هەمان ئەو هۆکارانن کە ئێستا ئەیبینینەوە. هێزی ئەفسانە بە شێوەیەکی گشتی توانایەکی یەجگار سەیری بە دەروون و هەست و نەستی مرۆڤ بەخشیوە کەوای کردووە ئەم پەیوەندیە دروست کات ئەم
جۆرە لە ئەدەب دروست کە پێوتری ئەفسانە. یەکەم شتی سروشتی کە یەکەم کەرەسە لە سروشتا کە بۆ ئەفسانە بەهادارە و قسەی لەسەرکراوە مانگە، چکە دیار دە سروشتەکان کە ڕویان داوای چەکلاوانە هاتنی شەو ڕۆژە بەردەوام بە دوای یەکە. ئەمە پرسیاری گەلێکی یەجگار گەورەی لە ناو دەرونی مرۆڤە جێشتووە کە مرۆڤ پێویستە جواب باتەوە. لە شەوانی شەوەزەنگە کە مرۆڤ هیچی نەدیوە، ئەنی تاریکە شەو باوڵەنیان شەوەزەنگ ترسی ناو جەستەی مرۆڤ لە دەرونی مرۆڤ دروست کردووە، یان ئەو شەوانی کە مانگە شەو بووە مجارە لەسەر مانگ ئەو کاتی مانگە شەو بووە مرۆڤ توانێت لانی کەم بەرپێی خۆی ببینێ. ئەو شەوانەی کە شەوەزەنگ و تاریچیە مرۆڤی کورد لێکدانی وا بۆ کە ئەمە نەفرەتە ئەم تاریچیە، یان ئەو شەوانەی کە مانگ سوور بۆ لە بەشەوێکی سروشتی پیان وا بۆ ئەمە خوێن ڕێژی و تاوان ئەبێ ئەنجام بن. ئیتر هەموو ئەمانە ئەو ترسیان دروست کردووە کە ئەفسانی بەرهەمێناوە. یان بابەتێکی تر باسکەم مەسەلەی ڕۆژە. ڕۆژیش دیسان یەکترێ لەو بنەمایانەی کە لەناو ئەفسانەیە قسەی زۆر لەسەر کراوە، چکە ڕۆژ دیاردێکی جیاوازترە و شەو ڕۆژ دوو دیاردەی جیاوازن، توانیویانە لە قۆناغەکانی دواترا وەکو خواوەند و لەناو ئاینەکانە بە تایبەتی میترا ئەوانەیە زۆر دەور و نەخشیان نەبێت. هەموو ئەو ڕووداوە سروشتیانی کە لە سروشتا لە بەرهەماتون یان هەبوون هەمویان کەرەستەی سەرەکی ناو ئەفسانەی کوردین. بەشێکی زۆر لە ئەفسانەکان دیادەی سروشتی بوون، هەر لە خۆر و هەر لە مانگ و هەتا درەختیش ئاماژەی ئەفسانەی هەیە. بۆ نمونە زۆر بابەتی دیکە هەن لە ناو سروشدا ئاماژەی ئەفسانەیان هەیە. پەیوەندی مرۆڤ بە سروشتەوە لە سەرەتاوە پەیوەندێکی زۆر پتە بووە، چونکە مرۆڤ هەم بەردەوام لەگەڵ سروشدا ژیاوە، هەم پێویستی بە سروشت بووە. هەتا دەتوانین بڵین پەیوەندێکی معنەوی قوڵ هەیە لە نێوان مرۆڤ و سروشدا. ئەو پەیوەندی تا ئێستاش بەردەوامە، بەس ئەوەی کە ئێستا بەردەوامە زیاتر لای هونەرمەندان و لای کەسانی پسپۆڕ و ئەوانە هەیە، بەداخەوە لای خەڵکی ئاسایی ئەوە کاڵ بۆتەوە کەم بۆتەوە بەهۆی هەژمونی تەکنۆلۆژیا و بەهۆی سەرقاڵبوونی خەڵک بەو شتانی کە لە دەروی سروشتن بێگومان وەکو خەموان دەزانین. پەرستنی مانگ و پەرستنی خۆر و پەرستنی ئەستێرە و دانانی درەخت بە بابەتێکی ئەفسانەی، دانانی مەسەلەن بابەتی دیکەش دەتوانین بڵین بەرد و دەتوانین بڵین زۆر شتی دیکەش هەیە کە لە ناو سروشدا ئەوانە کراون بە ئەفسان، لەبەرەوەی مرۆڤ بەردەوام لە ناویاندا ژیاوە و تێکەڵیان بووە. ئەفسانە پەیوەندێکی زۆر زۆری بە سروشت و دیاردەکانی سروشت و توخمەکانی سروشتەوە هەیە کە باسی هاتنەکایی ژیانەکە، باسی ئاوەکە، باسی خاکەکە، باسی هەوا و ئاسمانەکە. لەبەرەوە بە هەموو جۆرێک لە هەموو شوێنەکە پەیوەندیەکی تونگ و تۆڵی بە سروشت و دیاردەکانی سروشتەوە هەیە و هەر دیاردەکانی سروشتیشن لە ئەفسانەکانە کە خواوەندن. خواوەندی خۆرمان هەیە، خواوەندی بامان هەیە، خواوەندی مانگ هەیە، خواوەندی زەوی هەیە، خواوەندی با هەیە کە لە کوردستانی کۆنا پێوتراوە ڤایی، واتە با یا ڤایی. هەمووی ئەوانە خواوەند بوون، پیرۆز بوون. چیاکان هەمیان پیرۆز بوون، هەرێکە و بەتایبەتی لە نووسینی مێخیا کە نووسراوە ناوی چیاکان نیشانێکی خواوەندەتی خراوەتە پێش ناوەکەیەوە ئاماژەی بەوەی کە ئەمە خواوەندە، پیرۆزە. ڕووبارەکان بە هەمان شێوە. بۆ نمونە خوریەکان کە گەلی کۆنی کوردستان بوون بە دیجلایان تۆ ئەرانزەخ، خواوەند ئەرانزەخ. دیجلە بە هەمان شێوە. خابووری توم خواوەندی خابوورە. لەبەرەوە کەرەستەکانی ئەفسانەکانیش هەیە کە هەمووی توخمەکانی سروشتن. مەسەلەن بۆ نمونە ئێمە زۆر گوێمان یانە ئاگادار نەبین زۆر ئەفسانەی خوریەکان کە گەلی کۆنی کوردستان لە 1902 پێشزاینەوە ئەبینین یەکێکیان بەردێکی ئەبێت، ئەو بەردە ئەکا بۆ ئەوەی بکاتە دێوێک بۆ شەڕ لەگەڵ هێزێکی ترا، بەردێکی بازەڵت بووە. ئەو بەردە خواوەندێکە توخمێکی سروشتیشە کە لە سروشتا هەیە. بۆ نمونە ئەفسانەکانی کوردستانی کۆنی خۆمان کە باسی لە ئاڤستا و ئەوانەوە یەت باسی خەڵقکردنی مرۆڤەکە گەی و مەرد بووە، گەی و مەردتیا یا گەی و مەرد بەوە ناسراوە. تۆوەکەی کە ڕژاوەتە سەر عەرز زێڕ بووە، ئەوە زێڕە ئەچێتە ناو زەویەوە. دوای 40 ساڵ
دوانەیەکی لە شین بووە کە یەکەمین مرۆڤەکانن ئاشیا و مەشیانە بە شێوە ڕێواسێک لەناو بەفرا ڕواون و کە ئەو ڕێواسە 15 گەڵای هەبووە و لەوەتر مرۆڤ زیای کردەوە هین بوون لەبەرەوە هەمووی بینی گژوگیا و ڕووەک و بەفرە و ئاو خاکەوە وایە هەمیان تخمەکانی سروشتن کە لە ئەفسانەکانە حزورێکی دایمی و بەردەوامیانەیە. پانتایەکی زۆری ئەفسانە کوردیەکان گرێدراوی فەلسفەی ژینگە پارێزی ئەنی تۆ هەر لە ئەفسانەی شامارانەوە بیکرە تا بە ئەفسانەی ژیوەر تا بە ئەفسانەی پیشالیار لە هەورامانە هەتا تا بە ئەفسانەی شاخی شاهۆ لە هەورامانە و تا بە ئەفسانەی پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت مرۆڤ و گیانلەبەر بە تایبەت بۆن منە ئێمە ئەفسانێکی دیکەمانەیە کە ئەفسانێکی زۆر کاریگەرە بەوەی کە چۆن مرۆڤ ئەرکدار دەکا بەوەی کە خۆی ئەرکدار ببینێ خۆی بەرپرس ببینێ لە بەرامبەر پاگڕاگرتنی سروشت و تەبیعەتە و بۆ ئەوەی ئێمە بتوانین قسە لەسەر ئەفسانە بکەین بەبێ ڕەهەندی ژینگە پارێزی بەڕاستی قسەکردن لەسەر ئەفسانەی کوردی زۆر کاڵ و کرش دەبێ و زۆر بێمانا دەبێت بۆچی چکە لە ئەساسدا توخمی پێگهێنەری ئەفسانە کوردیەکان توخمێکی وەکووتم ژینگە پارێزیە چکە قۆناغی ئەنیمیزم لە ناویدا ئامادەیەکی زۆر بەرفراوانی هەیە و تەوتەم دووبارە لە ناویدا ئامادەیەکی زۆری هەیە هەنگ تۆ سەرنجدا لە هەر شوێنێک ئەگەر مەرقەدێکە بێت دی ئەو مەرقەدە ئەگەر بۆن منە گرێدراوی ئاینێکی ئاسمانی بێت یان گرێدراوی پیرۆزیەکی کۆمەڵایەتیان زەمینی بێت سیر دەکەیت لە دەوروبەری ئەو شوێنەدا بڕینی دار حرام کراوە و پیسکردنی سەرچاوە ئاویەکان دووبارە حرام کراوە. ئەفسانە خۆی زادەی ژینگەیە مرۆڤ هەر لە سەرەتاوە لەو سەروەختەی کە لە چاخی بەردینە لە ئەشکەوتەکانە ژیاوە ئیتر لەو ژینگەیە مامەڵەی کردووە کە خۆی تیاپەیە بووە ئەو ژینگەیە شاخ و خۆر و ئەستێرە و سەوزایی و دار و ڕووبار و دەریا و ئەمانە مرۆڤ تیا کۆڵێ مامەڵەی لەگەڵ کردووە اینجا بێت کە لەوە لە ژینگا ئەو هەرکە سەرچاوە خۆراکیەکانی خۆی پیا کردووە لە چاخی بەردینەوە وردە وردە هاتووە تا ئەوەی مرۆڤی ژیر جێگەی گرتووەتەوە لەگەڵ ژینگا بەرەداری خواردووە گژوگیای خواردووە ڕاوی کردووە کە فێری ڕاو بووە و بەردی تاشیوە کە پێی بکوژێ ئەمە هەمووی ئەوانی تریش گیان لەبەرەکان و ڕووەکەکانیان فاونا و فلۆرا بە ئیستیلاحە ژینگەیەکە ئەمە هەمووی سەرچاوەی مامەڵەی مرۆڤ بووە لەگەڵ ئەو دەوروبەرەیە ئەو دەوروبەرە وردە وردەوای لێ هاتووە کە مرۆڤ لە ئەشکەوتەکانە بووە کە ئینسانی بەردین لە ئەشکەوتەکانە بوو ئەڵبەت ئینسانی عەقلیش سەروەختێکردنەوە بووە کە وردە وردە هەڵساوەتە سەر پێوە هەڵساوەتە سەر بێ و دەستی بەکارهێناوە بۆ میوە لێکردنەوە بۆ هەڵکۆڵینی ڕێگەدار بۆ ڕاو وردە وردە مێشکیشی پەرەی چەندووە لە ئەنجامی بەکارهێنانی دەستەوە کەوتۆتە بیرکردنەوە لە دەوروبەری خۆی ئەم بیرکردنەوەیە لە ئەشکەوتامە بۆ نمونە وێنەی کردووە ڕسمی کردووە ڕەمزی ڕەنگە ڕەمزی باوەڕێکی خۆی بۆ بێ و باوەڕە من و تۆ ڕەنگە ناوی بنێن خواوەند یا هەر شتێکی تر کە ئەو لە ئەشکەوتە ئەوەی کردووە وردە وردە دواتریشی تر کەوتووەتە ڕاوکردن و بەرەدار لێکردنەوە دیسانەوە لە ئەشکەوتە ڕسمی ئەوانەی کردووە
ئەمە هەموو بەڵگەن بۆ ئەوەی ئەو مرۆڤە بیری کردووەتەوە. دواتریش کە ئاسۆی بیرکردنەوەی لە ئەنجامی پەرەسەندنی بایۆلۆجیە، پەرەسەندنی کۆمەڵایەتیشی بە دوا هاتووە، بیری لێ کردووەتەوە کە ئەمە خۆرە، ئەمە مانگە، ئەمە ئەستێرەیە، ئەمە ئاسمانە، ئەمە بارانە، ئەمە هەورە گرمەیە. ئەمانە هەموو وردە وردە لە ژیانیا بووە بە سەرچاوەی کۆمەڵێک داهێنان کە ئێمە ئێستا پێڵێن ئەفسانە. سەروەختێک ئەو ئەفسانانەی کە ئێمە ئێستا ڕەنگە گەلێکی بە خەیاڵ لە قەڵم بدەین دەستوری ژیان بووە بەنسبەت ئەوە، بەنسبەت ئەو مرۆڤەی سەرەتایە دەچێت. حتا مرۆڤەکانی دواتریش کە شارستانیەتیان دروست کردووە، مەسەڵەن تۆ لە ئەفسانەی یۆنانیا تەماشاکەی دنیایەک ئەفسانە هەیە، دواتر ئەو ئەفسانانە شکاوەتەوە بەوەی خاوەندەکانی لێ دروست کرێمێت لە مێشکی مرۆڤ، ئەو خاوەندانە بپرسن، خاوەندەکان ژنخوازیان کردووە لەگەڵ یەکترا، خاوەندەکان ئەوەی کردووە. ئەمانە بەڵێ مەبەسم ئەوەیە لێرە ژینگە سەرچاوەی بیرکردنەوەی ئەو مرۆڤە بووە کە دروست بووە لە ئەشکەوتەوە هاتووەتە دەرەوە، وردە وردە عقلی پیاشکاوە تا ئەگاتە ئەوەی کشتتوکاڵی کردووە، بڵێن لە چەرمووی لای چەمچەماڵە توانوێتی گەنم بەخێوکە، توانوێتی سەگی کێوی بەخێوکە، توانوێتی ئاژەڵی کێوی بەخێوکە. یەکێک لەو نمونە زۆر بەرچاوانەی کە لە ناو دنیای ئەفسانەی کوردی و ئەفسانەی دنیاە هەیە شاماران. شاماران یەکێکە لە خاوەندە گەورەکانی ناو ئاینی میترا. ئەم جەستەیە نیوەی بۆ سەرەوە خاوەندێکی ژنە، نیوەی بۆ خوارەوانێ مارە. شاماران خاوەندی زانایی و داناییە. خەڵێک تر کە ئاماژەی پێبین لە پەیوەند بە شامارانەوە ئەوەیە بەشی زۆری و خاوەندانی کە لە ناو زاگرۆس تۆرۆسا لە مێژووی دێرینە بەرهەماتون خاوەندەکان ژنن، زۆرینەیان ژنن. هیچێک لەوانە شامارانە. شاماران خاوەندی زانایی و داناییە هەتا ئەو کاتێک کە مرۆڤ پێویستی پێیەتی و لەناو ئەو سروشتەیە ئەژی کە شاماران بەرهەمێناوە بەو جۆرە ئەڕات کە جۆرە لە خۆشەویستی و هەست و سۆز دەربڕینە. بەڵام لەو کاتەیە کەیتر ئەکەوێتە دەسەڵات و دەسەڵات بڕیارەکانی سەپێنێ وە پەلاماردان من بە جۆرێک لە پەلاماردانی سروشت ێزانم وە شاماران پارچە پارچاکرێ و لە ناوەبرێ. بەڵام خودی ئەفسانەکە بەو جۆرەیە کە لە ناو ڕۆح و دەرونی مرۆڤی کووردا تا ئێستەماوە وە دەیان کتێب و شان و سینەما و فیلمی زیاتر لەسەر بەرهەماتووە بم جۆرێ. نمونەی دووهەم ئەگەر ئاماژەی پێبین بوراقە، یان بە کوردی ئەتوانین پێ بڵێن دڵدڵ. ئەمەژی کترە لە خاوەندە ئەفسانەیەکانی زاگرۆس میزۆپۆتامیای کۆن لە باکووری میزۆپۆتامیا بەرهەماتوە. ئەم خاوەندەش هەمان شێوەی شاماران خاوەندێکی مینەیە. ئەم خاوەندە سەروسنی ئافرەتە و کامل جەستەی ئاژەڵێکی چوارپەی باڵدارە. ئەم خاوەندە لە ناو ئەفسانەی کوردیە بەرپرسە لە گواستنەوەی کچ لە ماڵی باوکەوە بۆ ماڵی مرد، واتە بەرپرسە لە پرۆسەی دروستکردنی خێزان. خێزان جێکێکە لە بنەما زۆر بەهێزەکانی پێگاتەی گەلی کورد. ئەم ئەفسانەیەش بە هەمان شێوە هەتاوەکو ئێستا لە ناو ئەفسانەگەلی کوردیا برێوی هەیە و ئەو پاژماونش کە لە ئەم ئەفسانەیە بەرهەماتون سنووقی براقە کە یەکێکە لەو بەرهەمە ئەفسانیانی کە لە ماڵی زۆربەی زۆری کووردا بوونی. پەیوەندی بە ژینگەوە ئەوەیە چۆن شاماران ڕاستەوخۆ نیوە جەستەی نیوەی مرۆڤ و نیوەی ئاژەڵە، براقیش لە ڕوو جەستەوە نیوەی مرۆڤ و نیوەی باڵدارێکی سروشتیە. هەموو تێکەڵایی مرۆڤ لەگەڵ سروشتاوای کردووە کە لەناو ئەفسانەکانە قوڵتر بێتەوە. کە بڵێ بۆچی خۆر پەرستراوە هەڵبەتە بەهۆی ئەو گەرمیەوە، بەهۆی ئەو ڕووناچیەوە، بەهۆی ئەو کاریگەری زۆرەوە کە هەی بووە لەسەر مرۆڤ، لەسەر ڕۆک، لەسەر جانەوەر، لەسەر سروش بە شێوەیەکی گشتی. ئەم هەموو ڕۆشنایە زۆرە و هەموو گەرمایە زۆرە، ینی مرۆڤ هەستی بەوە کردووە کە دەبێت ئەوە خواوەند بێ مادام ژیانی ئەو بۆ بەندە. بابەتەکانی دیکەشار بە هەمان شێوە هاتوون هەتا لەناو ئاینەکانیشدا بۆ نمونە لە ئاینی ئیسلامدا پێغەمبەری ئیسلام باس لەوە دەکات کە ئوحود کێوێکە
خۆشمان دەوێت و ئێمە خۆشمان حوت ئێمەی خۆش دەوێت ئێمەش ئەومان خۆش دەوێت سیرکە ئەمە پەیوەندی لەگەڵ کوێوێکدا لەگەڵ شاخێکدا یا باس لە دارخورما دەکات دەڵێ دارخورما پووری ئێمەیە دارخورما پووری ئێمەیە یعنی ئەمە پەیوەندیکی چۆن دەڵێ زیندوو دروست دەکات هەرچەنە خۆی ڕۆیشیش بەمانە ڕاستەقینەکە شتێکی زیندووە بەمانە باۆژەکە شتێکی زیندووە بوونەوەرێکی زیندووە لەبەرەوە مرۆڤ دەبێت وەکو بناوەری زیندوو مامەڵە لەگەڵ سروشدا بکات بێگومان زۆربەی هەرە زۆریان ئاژەڵەکان ڕەبتێکیان هەیە مەسەن باسی گا بکەین گا بەیەکی لە بوونەوەرە پیرۆزەکان بووە دایمە و یەکێکیش لە خواوەندەکان بووە لە میتۆلۆجیای یا لە ئەفسانەی خووریدا وێنەی کراوە لەسەر هەتا ناوی هەبوو وێنەی کراوە لەسەر زۆر لە پارچە هونەریەکان لە نووزی ئەگەر سەری وێنە سەر دیوارەکان بکەین سەری گا هەیە سەری ئافرەت هەیە گوێچکەی گای هەیە لەبەرەوە خواوەندێک بووە یەکێ بۆ لەوانەیە کە زۆر زۆر تەسیری هەبوو کاریگەری هەبوو لە ژیانی ڕۆڵێکی گەورەی بینیوە لە ژیانی مرۆڤی کۆنا نمونەی هێز بووە نمونەی ئەو بووە کە ئەو ئاژەڵە بووە کە زۆرترین پشتی پێ بەستراوە لە کچ و کاڵا جووتی پێکراوە لەبەرەوە پێگەیەکی تایبەتی هەبووە ڕەمزی پیت بووە بە پیتی بووە پێگەیەکی تایبەتی هەبووە پیرۆز تەماشاکراوە ئەم وجودەی هەبووە بزنە کێوی بۆ نمونە لە زۆر لە کارە هونەریەکانە هەیە و لە هەندی ئەفسانەش باس کراوە ئەو بوونەوەرە بووە کە زۆر پشتی پێبەسراوە لە ڕاوکراوە زۆر بۆ ژمارەی و ئاسانتر ڕاوکراوە لە چاو هەندێک ئاژەڵی ترا تاوس خۆی زۆر باوی نەبووە لە هونەری کۆنی کوردستانە بەهشتی تۆفیق وەهبی ڕایەکی هەیە ئەڵێ خۆی تاوس نییە دیاوسە دیاوس کە ناوی خواوەندی هەرە گەورەیە کە بەرامبەر زیۆسی یۆنانیە ئەوڵە زیۆس ئەمەتوێت دیاوس دێو خواوەندی کۆنەکانی پێش ئاینی زەردەشتی پێوتراوە ئەنجا لەبەرەوەی لە ڕووی شێوەوە لێکچوون هەیە لە نێوان دیاوس و تاوسا کردوانە بە تاوس بۆ هەڵوو بە تاوس و تاوسەکە تەبەنی کراوە بۆ بە ڕەمزی خواوەند لە لای ئێزیدیەکان. ژیانی مرۆڤ ئێستاش زۆر پشت بە سروشتە بەستێ ئەو کاتە زۆر زیاتریش لەوە هەموو شتێک پەیوەندی بە سروشتەوە هەبووە و حتا تیۆرەکان باسەکەن دەڵێن تەمەنی مرۆڤ یا ژیانی مرۆڤ بریتە لە ململانە لەگەڵ سروشتە هەوڵی یاوە بەسەر سروشتا زاڵ بێ هەموو شتێکی پشتی بە سروش بەستووە لە کشت و کاڵتەوە لە ئاوتەوە لە هاواتەوە لە پیشە سازیتەوە لە هەموو شتێکتەوە لەبەرەوە بە پیرۆز تەماشایان کردووە کاتی خۆی جۆرە وعیەک لە لای خەڵک دروست بووە کە تۆ بۆ ئەوەی بتوانانی بەردەوامبی لە ژیانە ئەبێ ڕێز لەو سەرچاوانش بگری سەرچاوەکانی سروشش بگری بۆ نمونە لە ڕێی ئاینەوە کتوانە حرامە لەناو بە پێ عرف کتوانە عیبە توان نابێت تۆ مەسەن کانی ئاو پیس بکەیت نابێ بەردی تێفڕەبێ نابێشتی پیسی تێ بکەیت ئەو کانەیە کە دوای خۆت پێویست پێ بێت ئەتی تۆ لێ خۆیتەوە لەبەرەوە بین لە ئاینی زەردەشتیە ئەڵە تۆ نابێت ئاو پیس بکرێ بە هیچ نەوەرەك نابێ هەوا پیس بکرێ نابێ خاک پیس بکرێ ئێمە سە بەداخەوە هیچ گوێ ناینە خاک ئێستا ئەو ڕۆژە ڕۆشتم بۆ شارە زوور ئەبینم هەمی نایلۆنە کچ و کاڵەکە هەڵگیراوەتەوە نایلۆنەکە ماوەتەوە ئەو نایلۆنە دوای 4 ساڵ 5 ساڵی تروای لێتەوە زێ بە کەڵکی کشت و کاڵکردن نامێنێ هیچی تیان ناڕوێ کاتی خۆی دەرکیان بەوە کردووە هەمیان پاراستووە ئیتر بە عرف دوێتوانە عیبێ و نابێ بیکە یا بە ئاین ڕێکیان خستووە کە نابێ ئەمە حرامە نابێ بکرێ و خۆوەندەکان ڕازی نابن تووڕە ئەبن تووک و نەفرەتی خۆیانە بەسەرادا ئەبارێنن بەو شێوە پاراستویانە لەبەرەوە پەیوەندێکی زۆر ڕێزگرتن و خۆشویستی و پێزانین لە نێوان مرۆڤ و لە نێوان سروشت و داردەکانی سروشتا هەبووە هەمیشە هەڵبەتە لە ناو ئەفسانە کوردیەکانە یەکێک لەو ئەفسانانە کە زۆر باڵکێشەوە توخمی فراوانی پانتایەکی فراوانی پەیوەندی بە فەلسەفەی ژینگە پارێزیەوە هەیە ئەویش ئەفسانەی ژیوەرە لە ئەساسدا بۆ خۆی وشەکە بە واتای ژیانوەرە یان لە ژیانەوە هاتووە و ئەم ئەفسانەیە لە ناو ئەفسانە کوردیەکانە وەکو دایکی پارێزەری سروشتیش چاوی لێ دەکرێت هەندە باڵکێشە و لە ناو توخمەکانی ئەم ئەفسانەدا یەکێ لەو توخمانی کە بۆ من زۆر جێگەی
سەرنج و تێڕامان بۆ ئەوەیە کە ئەم ئەفسانەیە بۆ خۆی مرۆڤ ئەرکدار دەکات بەوەی کە پارێزگاریەکی ئەخلاقی لە سروشت و تەبیعەتکە کاتێک کە چاو لە شێوە ژیانی ئەو مرۆڤانەی کوردستانی خۆمان بەتابەت ئەوانەی کە لە گوندە دوورە دەستەکانی خۆماندا دەژین کە خۆشبەختانە تێکەڵ نەبوون لەگەڵ ژەهری مۆدرنیتەی سەرمایه‌داریە دەبینی کە خۆیان چەند ئەرکدار دەبین چەند بەرپرس دەبینین لە بەرامبەر پاراستنی سروشتە پاراستنی ژینگەیە هەر لە سەرچاوە ئەویەکانەوە بیگرێت تا بە ڕەز و باخ و درەخت و ئیلە ئاخری هەتا نەک ئەو درەختە بەرووبوومیانەی کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیانی گوندنشینانەوەیە تەنانەت مرۆڤی ئەرکدار کردو بەرامبەر هەموو ئەو گیان لەبەرانەی کە لەناو ئەو سروشتەیە هەیە و مرۆڤی ئەرکدار کردو بەرامبەر هەموو جۆرەکانی درەخت کە لەناو سروشت و تەبیعەتە هەیە هەتا وەکو درەختێک وشک نەبێت ئەم ڕێگە بە خۆی نادا کە دەستی بۆ بەرێت و بیبڕێتەوە لە وەرزی زستان و پاییزدا بەکاری بێنێ بۆ گەرمی کەمە بۆ خۆی شتێکی گرنگە لە ڕاستیدا.